بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە سڵاو ئێوارەتان باش زۆر خۆشحاڵم کە جارێکی تر لەگەڵ هاوڕێ هاوکارم ئاکۆ هاتینە سەو خزمەتان بۆ پێشکەشکردنی هەڵقەیەکی دیکە لە بەرنامەی ڕاستەوخۆی ڕاوێژ بۆ بینینی ئەم بەرنامە لەگەڵمان بن. بینەرانی ئازیز ئەم کاتتان باش منیش خۆشحاڵم لە ئێوارەی جمعە 1 جولای 2022 بەرامبەرە لەگەڵ دەی پوشپەڕی 1401 هەتاوی با شێوەی ڕاستەوخۆ میوانی کۆڕ و کۆمەڵی گەرمی ئێوەی خۆشەویستیم. هەروەک ئاگادارن ئەم بەرنامە بە شێوەی ڕاستەوخۆ بڵاوە بێتەوە، بۆیە ئێوەش دەتوانن پەیوەندیمان پێوە بگرن و لە تەوەری باسەکە لەم بەرنامە بەشدار بن لەگەڵمان. ئێوەی عزیز دەتوانن بە ناردنی کورتەنامە یاکو بێنە سەر هێڵی تەلەفۆن باسەکانمان لەگەڵ دەوڵەمەند بکەن و ڕاوبۆچوونی خۆتان دەربەوڕن لە ڕێگای تۆڕی ئینتەرنەتی واتساپ بە ژمارە تەلەفۆنی 2046 702 61 67 64 بێنە سەر هێڵی تەلەفۆن و بەشداری بکەن لە تەوەری باسەکانمان. ئەو دوو تەوەرەی کە ئێمە پێشتر ڕامانگەیاندبوو و پێمان وتبوون کە لەم بەرنامە باسی لێ دەکەین، باسکردنێک لەسەر ئەو فەراخانەیە کە خانە نشینان یا بازنشەستەکان لە ئێران فەراخانیان داوە بۆ ناڕەزایەتێکی تر یا بۆ ئەترازێکی تر لەسەر شەقام. تەوەرێکی تری باسەکەمان کە دوای ئەم باسە دەبێت چوونە ناو یا قبوڵی دەرخاستی فینلاند و سوئێدا بۆ بوون بە ئەندام لە سازمانی ئەتلانتیکی شمالی ناسراو بە ناتۆ. ئەگەر هاوڕێکانی موافق بێت لە بەشی خانەنشینانەوە دەست پێ بکەین. بەڵێ هاوڕێکۆ منیش زۆر پێم خۆشە لەسەرم بەحسە قسە و باس بکەینەوەی کە خانە نشینکراوان ئاعتراز و اعتساباتێکی سازمانی یافتۆ سەراسەریان هەیە و دیارەکە زۆر لە ئەقشاری مختلفی جۆراجۆری جامعە لە معلمان لە دانیشتوویان لە کرێکارانی نەفت و پێترۆشیمی و زۆر کەس پشتیوانی لە فەراخانی معلمانیان کردووە تا ئێستا فەراخانی خانە نشینە فەراخانی خانە نشینان ئەفوکەن تا ئێستا خانە نشینکراوان یەکشەمە هاتنە سەر شەقامەکان و هەروواکە لە درۆشمەکانیاندارێ وتیانە فقط ناو شەقامەکە مەتوانین حەقی خۆمان بەدەستبێنین، بەڵام دوای خۆردادمان کە فقط 10% حقوقی خانە نشینکراوانیان ئضافە کردبوو تقریبا هەموو ڕۆژێ هاتنە سەدەرەوەی سێج فەراخانیان داوە کە لە ڕۆژی دووشەممە 14 پوشپەر بێنە ناو خیابان. بەڵێ لەم فەراخانە داوا کراوە لە هەموو ئەو کەسانەی کە مستەمەڕی بگیرن حقوق بگیرن لە ژێر پوشش و حمایەتی سازمانی تەمینی اجتماعین، هەروەها لە کرێکاران لە ئەو کەسانەی کە بە شێوەیەک لە شێوەکان لە داهاتوو هەرم گرفتاریان تووشە بێت کە خانە نیشێنان ئێستا یاوانەی بازنشەستن ئێستا تووشیان بووە داوایان کردووە لەم ئاعترازە هاوبەشە بەشداری بکەن. ڕۆژی دووشەممە 14 پوشپەر سعات 10 سەر لە بەیانی فەراخانەکە وهاتووە کە هەموو بازنشەستەکان و کرێکاران و کۆمەڵانی خەڵک ئەوانەی وەتەنگ هاتوون بەدەست ئەو سیستەمە اقتصادیە و کۆماری ئیسلامی کە لەباری اقتصادی و وەزیەتی ژیان و معیشەتەوە فشارێکی ئەجگار زۆریان لەسرە کۆمەڵانی خەڵک لە ئێران بەتایبەت ئەو بەشەی کە پیان دەوترێ خانە نشین یا بازنشەستە بێنە سەر شەقام و لە تاران لە بەردەم ئیدارەی تەمینی اجتماعیە پێم وابێ وەزارەتی کار ئوموری اجتماعی لە مەراکزی شارەکان مەراکزی ئوستانەکان ببورن لە بەردەم ئوستانداری و لە ناو شارەکان لە بەردەم ئیدارەکانی تەمینی اجتماعی
فراخانەکە ئاوا درراوە کە هەموو ئەو خەڵکانەی کە بە شێوەیەک لە ژیان و مەعیشەتێکی نالەبار و لە کەمی حقوق ڕەنج دەبن بێن و خواستەکانی خۆیان بخەنە پاڵ خواستی خانەنشین کراوەکان و لەو فراخانە بەشداری بکەن. بەڵێ هاوڕێکەوە دیارەکە ئەوان فراخانیان داوەکە خەڵک بەشداری بکەن، بەڵام بە دوای ئەم فراخانە زۆر کەسیج لەم فراخانە پشتیوانی کردووە. ئەمازانین کە حمایەتی معلمان لە ئێعترازاتی بازنشستگان و هەروەها کۆمیتەی هەماهەنگی و ئەیدەیەکی زۆر لە دانیشتویان بەتایبەت دانیشتویانی ئیسفەهان وتیانەکە ئەم ئێعترازاتێکی بەرهەقەوە ئەبێت لەم ئێعترازانە پشتیبانی بکەین، ئەوان قیشرێکن لە کۆمەڵگا کە دوای عمرێک زەحمەتکێشان بۆ ئەم کۆمەڵگا ئێستا لە شەرایەتێکی سنیدان کە بێ ئیسراحەت بکەن و لە ئیسراحەتا و دەغدغەی ئەوەیانە نەبێ کە سفرەکانیان خاڵیەوە حقوقێکە پێیان ئەدەن حقوقێکی زۆر کەمەوە حتا ناتوانن بژیوی ڕۆژانەی خۆیان بۆ حقوقە بووەنە سەرەوە. بۆیە زۆر کەس لە ئەم فراخانە پشتیوانی کردووە و وا دیارەکە زۆر کەسیش لە ناو ئەم فراخانە شرکەتەکەوە هەروەها کە هاوڕێیاکۆیش وتی ئایندەی ئەم خانەنشینکراوانە ئایندەی ئێمە ئەگەر ئێستا لە خانەنشینکراوان و داواکاریەکانی ئەوان پشتیوانی نەکەین، هەرچەند کە داواکاریەکانیان فراتر لە داواکاری فقط بازنشستگان یا خانەنشینکراوانە، بەڵام ئەگەر ئێمە ئێستا پشتیوانی لە ئەوان نەکەین دوا ڕۆژ هەر ئەو کێشە داوینی خۆشمان نەگرێتەوە. بڵێ لە یەک لەو لایەنانە کە پشتیوانی کردووە کانونی سنفی مامۆستایانە لە ئێران بە شێوەیەک خۆی لەگەڵ ئەو جوڵانەوە هاونەزەر کردووە و ئەمەش بە شێوازێک گەزانێت بەوەی کە ئەو بەرە متاڵەباتیە کە خواستی سنفی و مەسلەی مەعیشەت و بردنە سەرەوەی حقوق و مەسلەی بیمە و بەگشتی ئەو کەسانەی کە مزد بگیرن مستەمەری بگیرن حقوق وەرەگرن لە دەوری یەکیان کۆکە و ئەم ئێعترازاتە قەویترکە. ئەلبەت دیارە خودی ئەم شوڕایە نەخشێکی ئێژگار بەرچاوی بووە لە ڕێخستن و یەخستنی مامۆستایان و تەنانەت دانش ئامۆزەکانیش خۆی کە لە دەوری یەک کۆبوونەوە و ئاگادارن بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵەکە لە ساڵ و ساڵان و چەند ساڵی ڕابردووە ئێعترازاتێکی وەسیعی مامۆستایان لە ئێران بەڕێوە چووە، هەر بۆیە کە تعدادێکی زۆر لە ڕێبەران و بەڕێوەبەرانی هەم خودی ئەو شوڕای سنفی مامۆستایان و هەم ئێعترازاتی معلمین بەگشتی ئێستا لە زیندانن لەگەڵ ئەنواعی سناریۆ تەهدید شکنجە و بێسەرنوشتی بەڕاستی خانەوادەکانیان ئیتلایان لێیان نییە ملاقاتیان مەمنوعە ڕوبەڕوو بوونەتەوە. ئەوە نیشانەیەوەیە کە ئەو کانونە هەنگاوێک بەرەو پێشوە منسەجمتر بووە متشەکلتر بووە لە دەوری خواستەکانی خۆیان. ئێستا بە پشتیوانیکردن هەڵبەت ئەمە یەکەم جاری نییە، لە ئەوڵی مانگی مەی پشتیوانی لە جوڵانەوەی تەبەقەی کاریگەریش کرد زۆربەی زۆریان لە 11 ئوردیبێهشت و لە ڕۆژی جیهانی کرێکارە کەوتنە زیندان و دەست بەسەر کران و بە دەقیقیش ئەم جارە زۆر بە وردبینانە پشتیوانی لە خواستی خانەنشینان کراوە، چونکە ئەمە جگە لەوەی کە لەباری تەشەکولەوە یا لەباری ئەوەی کە جبهەی خۆیان وەسیعترکەن عەلەیهی ئەو سیستەمە ئایندەنەگەریەکیشی لە بەرچاوایە بلەخەرە لە چەند ڕۆژ لە چەند ساڵیاندا لە چەندین ساڵیاندا ئەمانش خۆیان بانشەسە بن خانەنشینە بن و لە ئێستاوە ئەیانەوێت فکرێک بۆ داهاتوی خۆشیان بکەنەوە و لە ئێستاوە ئەیانەوێت مەسەلەی هەمسان سازی حقوق ئەوەی کە حقوقیان لەگەڵ ئاسی تەوەڕوومانە مەسەلەی بیمەی تەکمیلی
مەسلەی دانی دەرمان و دەوای خۆڕایی بە بانشەستەکان تەواوی ئەمانە خواستگەلێکن کە کولی مستبگیران لە ئایندەیە لەگەڵی ڕوبەڕوو بنەوە هەر بۆیە کە ئێستاکە پشتیوانیکردن لە خواستی بازنشەستەکان بە شێوەیەک بیمەکردنی داهاتووی ژیانی خۆشیان نەبێت ئەوانەی کە لە بەشی کرێکارین ئەوانەی کە لە کارگاکانان مامۆستایان پەرستاران و تەواوی ئەو قشرانەی کە وتم حقوق بگیرن. بەڵێ هاوڕێیاکۆ منیش پێم خۆش بوو ئێشارەتان کرد بەوەی کە معلمان ئاعترازاتێکی سازمان یافتەیان هەیەوە سەراسەریە بە ئێشارەتان کرد کە لە یەکی مەی ئەمساڵدا کە معلمانی زۆریش گیران پشتیوانیان کرد معلمان لە تەبەقەی کرێکار و ڕۆژی یەکی مێ وەکو ڕۆژی جیهانی کرێکار بووە دیارە کە جۆنبشی معلمان جۆنبشێکی سەراسەریە جۆنبشێکی سازمان یافتەیە جۆنبشێکە کە خواستەکانیان فەراتەر لە سنفی معلمانە و ئەمە بێتە هۆی ئەوەی کە دەلیلەکەی هۆکارەکەی کە بۆ ئەوەی کە ئەوەنە سازمان یافتەس و ڕۆژانە تێنە دەرەوە تا ئێستەیش معلمان پافشاری ئەکەن بە هەموو دەستگیریەکانەوە بە هەموو ئەشکەنجەیە کە ئێمە بینیمان لە دوای یەکی مەیە یعنی لە دوومانگی ڕابردووە تقریبان ئاوا کە ئامارەکانێژن 220 دانە معلم بازداشت کراوە ئەدەیەکی زۆریان ئێستێژ لە ژێر شکنجەن بۆ ئەوەی کە ئاعترافاتی ئێجباریان لێ وەربگرن بەڵام شۆرای هەماهەنگی وەکو ڕەهبەری توانیە جۆنبشی معلمان زۆر سازمان یافتە و ڕێکوپێک تا بە ئێمڕۆ بێنەوە ئەو دیارەکە نسبەت بە سایری جۆنبشەکان ڕەهبەریەکی هەیە کە زۆر بە ژیرانە و هەڵسوکۆتەکەوە زۆر بە ژیرانە ڕێگە هەل نیشانی معلمانەدا و بۆچی معلمان ئەم هەموو لە قێشرهای مختلفیسە لە بازنەشستگانەوە بگرە لە دانیشتویانەوە بگرە لە دایک و بۆکی دانش ئاموزەکانەوە بگرە لە کرێکارانی نەفت حتا تا ئەسەرویە کرێکارانی نەفت و گاز و پێترۆشیمی کە پشتیوانیان لە معلمان کردووە ئەگەر معلمێک درۆشمیەوەسەکە من ئێمەی معلمان مخالفی خصوصی سازین لە هەموو کارخانەکان و بۆنگا سەنعەتیەکانی چا کرێکاران مخالفی خصوصی سازین ئەوەی یەکدانە نقطەیەکی اشتراکە کە بینی معلمان و جۆنبشی کرێکاران هەیە یا حتا دانیشتویان پەرستاران و هەموو ئەو جۆنبشانە کە ئێستا لە ناو کۆمەلگان و ڕۆژانە دەسەدەن بە اعتراز ئەگەر معلمان خواهانی تەشەکلهایەکی مستەقلن بە دوور لەوەی کە دەوڵەت بتوانێت ڕێخنەکاتە ناو ئەم تەشەکلانە لەولاو بازنشەستگان و هەموو ئەخشاری مۆزدبگیر خواهانی تەشەکلهایەکی مستەقلن نە تەشەکلهایەکی زەرد و دەوڵەتی کە دەخاڵەتکەن لە ناو کاروباریانە و ئەوەی کە هەموو خاستەکان تقریبان ئیسا لە بازنشەستگانەوە بگرە لە دانیشتویانەوە هەروە کە ناومان بردن تا معلمان هەمویان خاستەکانیان فەراتەر چووەوە هەمویان یەک خاستە عمومیان هەیە ئەوەی کە باتەوەجە بەوەی کە تەوەڕۆم ڕۆژ بە ڕۆژ ئەچێتە سەرەوە گرانی لەسەر گوردەی تەبەقەی کرێکار خەریکە سەنگینیەکاوە ئەم بارە تەحمڵ ناکرێت بۆ تەبەقەی کرێکار بۆ خەڵکی زەحمەتکێش هەمویان داوای دەستمۆزدێکی زیاترەکان ئەوەی کە نسبەت بە تەوەڕۆم بێت و ئضافە دەستمۆز بێ داوای بیمەکەن داوای ڕێفاهێکی زیاترەکەن داوای بێهداشتێکی زیاترەکەن و هەمویان داواکەن کە دەستی دۆڵەت لە کاروباریان کۆتاکەنەوە بۆیە هەموو ئەم جۆنبێشانە خۆشبەختانە خەریکن پشتی یەکەگرن لە یەک حمایەتەکەن و هەروواکە لە 2 ساڵی ڕابردوو بینیمان دانیشتویان بارها بەهاتنە ناو خیابانی وتیان بەو دروشمە کە فەرزەندێک کاریگەرانی کەنارێشان نیمانی هاوڕێیاکۆی وەخت سێرێکدانەیە وڵات دەست خۆش بێت زیاتری قسەکانت کرد بەڵام باسی ئەو تەشکولی سنفی معلیمەکانمان کرد جێ خۆیەتی هەلێرەیە باسێک لە وەزیەتی
ئەو کەسانەی کە ئێستا لە بەندان لە ناو زیندانەکانی کۆماری ئیسلامین هەر لە ئوردیبهێشتەوە تاکوون ئێستا تعدادێکی زۆریان بەتایبەت لە فعالینی سەرشناس ئەوتان لە زیندانانەوە ماوەی زیاتر لە 40 ڕۆژە تایسێ دەست بەسەرن تعدادێکیان یەک جار ملاقاتیان کردووە تعدادێکیان بە کولی تایسێ خاناوەدەکەشیان ملاقات نەکردووە لە حەقی وەکیل و لە ئەو مەحرومن تەنیا یەک جار تعدادێک لەوانە بنەماڵەی شعبانی محەممەدی و بنەماڵی ئەسکەندەری لوتفی و تعدادێکیانەیش گوایە بە لە هەواڵەکانە هاتەبوو تعدادێک لە هەواڵنێرەکان باسییان کردبوو کە تەنانەت مەحروم بوون لەوەی کە بە زبانی دایکی خۆشیان قسە لەگەڵ یەکترکەنەوە مەجبوریان کردن بە زمانی فارسی قسە بکەن دارحاڵ ئەم خانەوادانە بە کولی لەژێر فشارن ئەم خانەوادانە نگەرانی جگەرگۆشەکان و یەکێک لە ئازیزانی بنەماڵەیانن کە ماوەی زیاتر لە 40 شەوە لە ناو بەندی خانن و دەست بەسەر کراون ئەمانە نامەیەکی سەر ئاوەڵەیان بڵاو کردوەتەوە و نگەرانی خۆیان دەربڕیوە بەرامبەر بەو وەزیەتەی کە ئێستا ئازیزانیان تێدا گرفتار بوون بنەماڵەی زیندانیانی بنکراو جعفەری ئیبراهیمی ئانیشا ئەسەدوڵڵاهی ڕەسوڵی بوداغی محەممەد حەبیبی حەسەنی سەعیدی ئەسکەندەری لوتفی شعبانی محەممەدی کەیوانی مهتەدی و مەسعودی نێکخا بنەماڵەکانیان ئەو ژێرنامەیان ئیمزا کردووە و بە شێوەیەک ئەو وەزیەتەی کە ئێستا وتم ئازیزانیان تایە گرفتارن محکومیان کردووە لە گۆشەیەک لە نامەکەیانە ئەوە باسکراوەڵێ ئەمانە چ خواستێکیان بووە ئایا لەسەر جادە تەقەیان لە گەنجان کردووە ئەختلاسیان کردووە ماڵی خەڵکیان خواردووە جوزی ئەو کەسانە بوون کە جنایەتیان کردووە لە ناو وڵات غێری ئەوەیە کە داخوازیەکانیان داخوازیەکی گشتگیرە عمومیە بۆ باشترکردنی ژیان و مەعیشەتی ئەوانن کە بە شێوەیەک حقوق بگیرن لە چوارچێوەی دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئەوانن کرێکارەکانن پەرستارانن مەعلیمەکانن خواستەکانیان لەو چوارچێوەیە ئەمانە بۆچی ئەبێت کەونە ژێر فشار لەلایەن سەدا و سیما و ئەنوا و ئەخسام ئیتهام و سناریۆیان بۆ دروست بکرێت و لە حەقی ملاقات لەگەڵ بنەماڵەکانیان مەحروم بن و بە معنایەک بێچارە یعنی سەرنوشتیان معلوم نییە ئێستا لە چوارچێوەی زیندانە معلوم نییە محاکمەیانەکەن دادگایانەکەن ئیتهامیان چییە غێرەوەی خارج لە زیندان لە ناو مێدیاکانە هەرێکی سناریۆ سازی و پەروەندە سازین بۆ ئەوان هیچ شتێکی تر لە سەریان سابت نەبووە ئیتهامی ئەمنیەتیانە خەنە پاڵ لە هەر حاڵ ئەمە بەشێکە لەو نامەی کە ئەوان بڵاویان کردوەتەوە داخوازیان کردوە یەکێک لە داخوازیەکانانەوەیە کە ئەم ئازیزانیان بە زووترین کات ئازاد بن حەقی انتخابی وەکیلیان و حەقی انتخاب دفاعیان بێ لە خۆیان بدرێنە دادگای عەلەمی و لە دروستکردنی سناریۆ و ئیتهام لەلایەن سەدا و سیماوە دەست بپارێزن شتەکان عەلەنی بکەنەوە با ئەوانیش ئیجازەی دفاع لە خۆیانیان بێ لە هەر حاڵ هیوادارم کۆمەڵانی خەڵک نگەرانی خۆیان بخەنە پاڵ نگەرانی بنەماڵەیەوە ئازیزانە دەوروبەریان چۆڵ نەکەن هاوخەمیان بن ئەو ئازیزانەی ئەوان کە ئێستا لە بەندیخانەن و دەست بەسەر کراون هیچ خواست و ویستێکی شخصیان نەبووە جگە لە خواست و ویستێک کە مەربوط بە عمومی بەشمێنەتانیە و کۆمەلگایە خواستی ئەوان زیاکردنی نان بە سفرەی هەژارانەی مامۆسایان بوو خواستی ئەوان زیاکردنی نان بە سفرەی هەژارانەی کرێکاران و پەرستاران و بازنشەستەکان و باقی ئەسنافی ناو کۆمەلگای ئێرانن خواستی ئەوان باشترکردنی مەکتەب مەدرسەکان و سیستمی ئاموزشی بوو خواستی ئەوان خواستی دانش ئاموزان کەلاسی باش فێربوونی عیلم بە لە ڕێگاهای میکانیزمهای باشترەوانێ بوو هیچ شتێک ئەمە خواستای عمومی کۆمەلگایە هەر بۆیە کۆمەڵانی خەڵک لە ئێران و لە کوردستان بە تایبەتی لە کوردستان کە ئێستا مۆردی خەتابی ئێمەن بنەماڵەی ئەم ئازیزانە دەوریان چۆڵ نەکەن لەگەڵیان بن پشتیوانیان بن
و دفاع لە خواستی بەرحەقی ئەوان کە ئازادی بێ شەرت و مەرجی بن کراوان و دەست بەسەر کراوان بن. هاوڕەکان ئەگەر ئیجازە بدەیت پەیامێکمان بۆ هاتووە، پەیامەکە بخوێنینەوە. ئەڵێ هاوڕەکانی و ئاکۆی عەزیز هیوادارن ڕۆژێکی باشتان بێت. زۆر سپاس. سپاس و پێزانین لە بەڕێوەبەراتی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران کە کاک محەممەی خاکی داوت کرد تا لە مۆردی مێژوویەکی کۆمەڵەوە قسە بکات. سپاس بۆ کاک محەممەی خاکی کە لەم بەرنامە بەشداری کرد. ئێمە سپاس بۆ کاک محەممەی خاکی و حتمما لە تەجروبەکانی کاک محەممەی خاکی و کاک محەممەد خاکیەکان کە ڕۆژگارێکیان بووە لە ناو ئەم حیزب و ئەم لایەنە سیاسیە مشەخەسە کۆمەڵە کەڵکی لێوەرەگرین بۆ نەسلهای داهاتووش. زۆر سپاس بۆم بەڕێزا لە شاری سەقزی خۆشەویست. هەڵێکۆ ئیشارەتان کرد بە نامەی ئەم خانەوادەیە بنەماڵەی ئەو 11 بازداشتیە کە نەتەنیا معلمن بەڵکودانی وەکو ڕێزا شەهابی کە ڕانندەست و شرکەتی واحدە. بەشی دووەمی نامەکەتان بەحس نەکردەوەی کە کۆماری ئیسلامی ئەم چەند نەفەرە بەتایبەت ڕێزا شەهابی، شەعبانێ مەحەممەدی، ئیسکەندەرێ لوتفی و حەسەنێ سەعیدی مەسعودێ نیکخا خستیە سەر ژێر گۆشار کە بتوانێت سناریۆیەک دروست کا لێیان بە نوعێ خستیانە سەر ژێر شکنجە کە ئەعترافی ئێجباریان لێوەربگرێەوەی کە ڕێزا شەهابی خارج لە زێندان تەک سیسل کۆهلێر فعالێکی فەرانسەوی بووە کە لە چەند ساڵی ڕابردووە هەر خودی ڕێزا شەهابی لە فەرانسا دیداری کردووە تەک ئەم خانمە ئیسای هاتەسە بۆ ئێران و ئەوان لە ڕێستورانێکا یەکتریان بینێەوە ئیسکەندەرێ لوتفی و شەعبانێ مەحەممەدی و دوو نەفەرتر لە هاوڕێیان کە لە ماڵێکا دانیشتن دیدارێکی کاری بووە و ئەوان تۆڕە کۆمەڵایەتەکان و تەلەڤیزیۆنی خۆدی کۆماری ئیسلامی سناریۆیەکی دروست کردووە لەسەر ئەوەی کە ئەمانە جنبشی معلمان یا ئەم کەسانە ڕەبتیان هەیە بە کەسانێکە لە دەرەوەی وڵاتن و ئەوانن خەریکەن ڕێگەیان نیشانەدەن و وەگەرەکیانە ئەم جنبێشە بە لاڕێ بوون و خولاسە بە جووری سناریۆیەکیان دروست کردووە بۆیان بە خانەوادەی ئەم 11 بازداشتیە بە دروستی ئشارەیان کردووە کە ئەم سناریۆ چنینە سناریۆیەکە بە قۆڵی ئەوان نەخنەمایە و هیچ کارساز نییە و ماهیەتی کۆماری ئیسلامی ڕوون بووە بۆ خەڵکی ئێران. ئەوەی کە تۆ هەر دەنگێکی خواست کە بەش دەبێتەوە داوای مافەکانی خۆیەکە ڕەتی بێ بە وڵاتانی دۆروبەری و بە وڵاتانی خارج کە ئەمانە لێرە خەت وەرەگرن و نازانم زدی ئینقلابن و ئەوانە زۆر بە باشی ئشارەیان کردووە کە هیچ ناچنە بەرەوە تا ئێستەیج ئەو معلمانە ئەو فعالانی کرێکاری زۆر بە ڕۆحیەیەکی مقاومەوە هەرچەند کە مەمنوع الملاقاتن هەرچەند کە ڕێزا شەهابی 20مین ڕۆژی ئەتێسابیەوە حوسێنێ سایدی 10مین ڕۆژی ئەتێسابی غەزایانە تا ئێستا هەر مقاومەتیان کردووە و تەسلیمی فشار و گۆشارێکە کۆماری ئیسلامی خستیە سەر ئەم فعالە خۆشناوانە نەبوو. لە ڕاستیدا وتم خۆیان بە دروست شاریان پێکردەوە هەر لە سەرەتاوە معلوم بوو ئەمانەی کە کۆماری ئیسلامی باسی لێ کرد سەناریۆ بوو واقعیەتێکی لەگەڵانە بوو. بەڵام لە هەر حاڵ ئێستا ئەوەی کە وتمان ئەمان لەگەڵ کێشەیەک بە ناوی کۆماری ئیسلامی وەرەڕۆن. کۆماری ئیسلامی بۆی کە ڕێگا حەلێکی واقعی نییە یا ناتوانێت بە عموم لە دەسەڵاتیان نییە کە وەزیەتی ژیان و معیشەتی مامۆسایان و کرێکاران و پەرستاران و خانەنشینان و لە ئەبزاری ئاوا ئیسفاداکە. هەر ئەمڕۆ هەواڵەکان بڵاویان کردەوە دوێکە
ئیشتبایەکە کرێت لە دانی بەرگەی کونکور کابرا ڕشتی علومی ئینسانیە بەرگەهای سوالی ڕشتەی مثلا ریاضی فیزیکیان خۆتە بەردەم ئەویان ناچار کردو کە تۆ مثلا ئەگەر ڕشتی ئینسانیە توانێت مثلا هینی تەجروبی جواب بدەیتەوە معتەرز بوون بەوە کە ئەوە ئیشتبا بۆ بە ئیشتبا بەرگەمان وەرگرتووە ئێمە لە نیروهای سەرکوبگەری خۆیان ناردووە بۆ سەرکوبی ئەو دانەژوانە یا ئەو محەسڵینانەی کە لە کنکوری پێشدانەژویا بەشداریان کردووە ئیشتباکەش دە خۆیانەوە بووە هەمان اعترازیان کردوە کاکە ئەمە بەرگەی ئیشتبایی من ڕشتەم علومی ئینسانیە تۆ بۆ بەرگە سوالی ریاضی فیزیکم پێدەی نیروهای سەرکوبگەر و پۆلیسیان ناردووە بۆ سەرکوب و گرتن و ئەمە کولەن کۆماری ئیسلامی لە تەجەموع تەرسێت لە ناڕەزایەتی نەگەرانە پایەکانی خۆی لەرزانە بینێت بەرگەی ئەمنەوە ئەترازاتە ناگرێت ئەترازات توودەیتر بۆتەوە لەیانان گشتگیر بووە بۆیە لە سناریۆی سواداکات هامی ئەمنیەتیەدات بۆی دەستی ئاوەڵا بێ لە ئەفکاری عمومی بۆ سەرکوب و بۆ خەفەقان و بۆ زیندانیکردن و بۆ شکنجە ئەوە تەنانە داعدامیش بەڵام کۆمەڵانی خەڵک فریبی ئەمە ناخۆن کۆمەڵانی خەڵک ئەمنە لە حرەکاتە یا ئەمنە و لە بەرخوردکردنانی کۆماری ئیسلامی بەوە هەر لە سەرتاوتیان نەخنمایە سناریۆیە ئەسڵۆساسی نییە ئەمانە مجموعەیەک ئینسانی خۆشناون ئەمانە مجموعەیەک ئینسانی خۆنەویستن کە خواستەکانیان شخصی نییە خواستەکانیان قشری زوڵم لێکرا و ستەمدیدەی و کۆمەڵگایەگرێتەوە و داوای ژیانێکی باشتر بۆ ئەوانەکەن بۆیە کە هەر بە دروست لە ئەوڵەوە پشتیوانی تودەهای خەڵکیان لە پشت بوو هەر ئێستاش تەوەقعەوەیە کە یەک لە فەراخانی خانەنشینان لە ڕۆژی دووشەممە سەعاتی سەر لە بەیانی پشتیوانی بکرێت بەشداری بکرێت حمایەتیان لێ بکەین دوو بنەماڵەی بە عموم زیندانیانی سیاسی بەتایبەت بازداشتیەکانی ئەم لە ئوردیبێهشتمە بەملاوە کە ماوەی 40 ڕۆژە دەست بەسەرکراون بنەماڵەکانیان تەنیانەیەڵین لە دەوریان بین و پشتیوانی لە خواستی ئازادکردنی ئەوان بکەین هاودەنگ لەگەڵ بنەماڵەکانیان نامەیەکی ترمان لە سەقزۆ باتوە ئەڵێ مەوزوعی بەنامەی ئەمڕۆتان ڕاجە بە معلیمان و خانە نشین کراوەکانە بە نەزەری من پشتیوانی لە خانە نشین کراوەکان و مامۆستایان پشتیوانی لە نامەی سەر ئاوەڵای مامۆستایان پشتیوانیە لە پشتیوانیەکی بەرحەقە هەمومان ئەبێ بنەماڵەیەم ئازیزانە تەنیا نەهێڵین خوازیاری ئازادی هەموو زیندانی سیاسی و بەتایبەت مامۆستایان ببین ئێمەش پێمان وایە پێشتری ژوتمان دەنگمان لە پاڵ ئەم بینەرە ئازیزەوەیە کە جارێکی تر لە شاری سەقزی خۆشەویست نامی بۆ ناردین بینەرێک پەیامی نردووە نووسێتی کانی عەزیز ئیشارەت کرد بە ئیدارەی معلمان کە سازمان یافتەیە من لەم مەوردەوە هیچ شتێکم نییە بەڵام جوڵانەوەی کرێکاری دەها و هەزاران هەڵسوڕاوی کرێکاری لە توولی تاریخ هەزینەیان داوە من ڕوو بە هەڵسوڕاوانی کرێکاری و ئینسانهای با تەجروبە و کارکوشتە پێشنیارەکەم بۆ پێکهێنانی تەشەکولی سەراسەری ڕێگای چارەی عەمەلی و عیلمی و سیاسی بدۆزنەوە و زۆر لە هەڵسوڕاوانی کرێکاری خۆشناو لەم بەشە تەلاشیان کردووە بەڵام کارەکە بە کوندی و بە هێواشی دەچێتە پێش لە کۆمەڵە خوازیارین بەرنامەی ڕاستەوخۆ لە مەوردی پێکهێنانی تەشەکولی سەراسەری قسە و باس بکەن و کەسانێک کە لەم کارەیە واردن دعوەتکەن تا جوڵانەوەی کرێکاری لە ژێر چەتری تەشەکولێکی سەراسەری کۆوەکەن و لەم پرژ و بڵاویە ڕزگاریان بێ بینەرێکی خۆشەویستمان ئەم پەیامی بۆ ناردوین ئێمەش پێکهێنانی تەشەکولی سەراسەری کرێکاران بەڕێگا حەلی ئەساسی ئەزانین کۆکردنەوەی هەموو بزوتنەوەی کرێکاری لە هەر بەشێکی سنفیە لەژێر یەک چتری سەراسەریە بەڕێگا حەلێکی گونجاو
و لەوانەش ئەگەر تەنها ڕێگا حەلە و هیوادارین کاریش بۆ ئەوواکەین ڕەهنمودی ئێمەش بۆ هەڵسوراوانی کرێکاری لە ناوخۆ ئەوەیە کە ڕێکخراوەی سەراسەری خۆیان پێک بێن و لەژێر یەک چەترە کۆ ببنەوە. ئێمەش ئەو پێشنیارە حتممە لە بەرچاوەگرین لە بەرنامەهای داهاتوومانە لەم ماوردەوە قسە و باسەکەین و هیوادارین بینەرانیشمان بێنە سەرخەت و لەم بەشەیە بەشدار بن. پامێکی تریش قساگەی پامەکە بخەنوە ناوەڵا با جوابی ئەم پەیامە بمەوە. ئەوە شتێکی مسەلەمە کە ئەگەر ئینقلابێکی سوسیالیستی یا هەر ئینقلابێکە خاهانی بەرابری و ئازادی پێ ئەو ئینقلابە بەدەستی تەبەقەی کرێکارە بەڵام خۆ معلمانیش بەشێکن لەم تەبەقە. ئەوە ئێمە لە 57 بینیمان کە کرێکارانی نەفت بوون کە ئەم ئینقلابی 57یان بە سەرنجام گەیان و قەتعەن تەبەقەی کرێکارەوە خەڵکی هەژار و فەقیرە کە ئەتوانێت ئینقلابێکی کرێکاری بە سەرنجام بگەینێت. بەڵام معلمان چون سازمان یافتن هەروە کە خۆتانی شارەتان کرد هاوڕێگیان تەشەکلی مستەقیلیان هەیە شۆرای هەماهەنگیان هەیە. ئێمە ڕۆژانە لە سەراسەری ئێران نەتەنها لە کوردستان لە سەراسەری ئێران شاهێدی ئەنوا و ئەقسامی احتساب و ئاعترازیان مانگرتن و ناڕزایەتین بەڵام خۆ ئەبینین کە هەماهەنگ نین یا اینکە متەشەکل نین یا اینکە هەر کامێکیان لە گۆشەیەکە خواستەی خۆیان هاوارەکەن. بۆیە بەڵێ ئێمەش پێمان وایە کرێکارانی جەبێت تەشەکلی مستەقلی خۆیان بێ بە قەتعەن هەموو مۆست بگیران هەموو خەڵکی زەحمەتکێش و هەژار و فەقیر ئەتوانن کە ئەم ئینقلابە بە سەرنجام بگەینن. هاوڕێیاک و ئەفوکە لە زۆربەی پەیامەکانمان فارسیە ناکات پێمەوە تەرجمەشیەکەمانە بەڵێ سڵاو و ماندوو نەبن. ئەساس و پلەی هەر کۆمەلگایەک مامۆستا زەحمەتکێش بینایەکە لا حەسەن مدیری پایە و ئەساسەکەیە. ئەمما لە دەسەڵاتی دیکتاتۆری لە ناو زیندانە وەزیری معلومەکانە ئەمە وەزیفە و ئەرکی هەر ئینسانێکی ئازادی خوایە کە لە مامۆستایان پشتیوانی بکات. مامۆستایان لە زیندانە فقط بۆ ڕۆفاهی خەڵکی زەحمەتکێش بووە دەنگ هاتن. پس ئێمە ئەبێ دەنگی مامۆستایان بین لە دەستایە. شعاری پەروەردەکردنی خۆڕایی بۆ خەڵکی فەقیر و هەژار لە تەواوی کرێکاران داخوازم دەنگی مامۆستایان بین هەر وەکو مامۆستایان دەیان جار دەنگی ئێمە بوو. بینەرێکمان بوو لە میانە زۆر ساڵەوە بینەرە. هاوڕێکانی ئەگەر ئیجازە بدەیت ئەم هەوەرەمان باس بکەین. ئێمە وتمان داخوازی پشتیوانی لە اعترازی خانەنشینانی و داوامان کرد کە دەوروبەری بنکراوانی مامۆستایانی بنکراو بنەماڵەکانیان چۆڵ نەکەین و لە پاڵەوانە بین و خوازیاری ئازادی بێ ئەملاک و بێ شەرت و مەرجی بە زیندانیان بین. ئیجازە بدەی کلیپێک ببینین دێمە بڵێ. برپاخی از جا کن بنای کاخ دشمن. برپاخی از جا کن بنای کاخ دشمن. برپاخی از جا کن بنای کاخ دشمن. چو در جهان قیود بندگی اگر به تن به پای مردمی به دست تو به رنگ پشت تو رهاییه جهان ز کفر جور و ظلم پاک کنیم قیام مردمی
بەڵێ بینەرانی خۆشەویست هاتینەوە خزمەتتان تەوەری دووهەمی بەرنامەکەمان باسکردنە لەو هەواڵەی کە ماوەی چەند ڕۆژێکە ماوەی زیاتر لە مانگێکە بووەتە تەوەری سەردێڕی هەواڵی زۆربەی هەواڵنێرەکانی دنیا. ئەویش داخوازی سوێد و فینلاند بۆ چوونە ناو پەیمانی ئەتلانتیکی شمالی ناتۆ و مخالفەتی دەوڵەتی تورکیا لەگەڵ ئەم دەرخاستە. پێشەوەی بچینە سەر و باسە پێم خۆشە تۆش دەستپێکەکەی، بەڵام یەک پەیامم بۆ هاتووە بە ئەوە بخوێنمەوە مربوط بە تەوەری بەرنامەکەشمان نییە، بەڵام بینەرێکمان لە منتەقەی کەڵاتەرزانی سنە ئەم پەیامی بۆ نردوین. ئەڵێ ڕفیق ئاکۆ هەرچەند ئەم هەواڵە مربوط بە بەرنامەکە نییە، بەڵام لە ڕێگای ئەم بەرنامەوە ویستم بە خەبەرتان بێنم کە کۆماری ئیسلامی ئەوێت لە دێهاتەکانی کوردستان پایگای سپا بەرپاکە کە دەوترێ ئەم پایگانە لە ژێر چاودێری و یا ژێر مەجموعەی قەرارگای خاتەمی ئورومیەیە. ئێستا سەرقاڵن بە دروستکردنی ئەو پایگانە بەتایبەت لە دێهاتی میانەی بەخشی کەڵاتەرزان. لە زۆر سپاس بۆم بینەرە کە ئەم هەواڵەی نارد. بەڵێ کۆماری ئیسلامی بەپێی دوایین هەواڵەکان کە بەدەستێ مژگەیشتووە جم و جۆڵەکانی لەسەر سنوورەکان بەتایبەت لەسەر سنووری نێوان ڕۆژهەڵات و باشووری کوردستان زیادی کردووە، پایگاکانی وەسیعتر کردووە، تەنانەت لە دەستگاهای ئێلکترۆنیکی تازە لەسەر سنوورەکان، لە دووربینهای حرارەتی، سیستمی تەجهیزاتی جاسووسی و کنترۆڵ بەسەر سنوورەکانی زیاتر کردووە لە جاران بووە، بەڵام زیاتری کردووە. زۆر سپاس بۆ ئەم بینەرەشمان کە ئەم هەواڵەی نرد. حتمما لە بەرنامەهای داهاتووە هۆکارەکانی ئەمەش لەگەڵ تا ئێوەی خۆشەویست تاوتویەکەین و باسی لەکەین کە چۆنە کۆماری ئیسلامی هاتووەتە سەر سنوورەکان و پایگاکانی زیاد کردەوە بە تەجهیزاتی نظامی و ئێلکترۆنیکی خۆی لەسەر سنوورەکان پەریسەندووە. هاوڕەکانی باسمان لە ئەو هەواڵە کرد کە ماوەیەکە سەردێڕی زۆربەی هەواڵێرەکانی دنیاە بوون بە ئەندامبوونی سوێد و فینلاند لە ناتۆ. حەزەکەم پێشتر ئەگەر مێژوویەک لە ناتۆ هەڵبەت زۆربەی بینەران ئاگادارن، بەڵام بۆ دەستپێک بە پێی ئەو کاتە تۆڵێکیش قسەی لەسەر بکەین. پەیمانی ئەتلانتیکی شۆمالی کە ناوی اختصاری بە ناتۆ ناسراوە، پەیمانێک وە کە لە ساڵی 1949 بەرامبەر لەگەڵ دقیق 15 فەروەردینی 1328 خۆرشیدی ئەم پەیمانێکی غەربیە لە بەرامبەر ئیتحادی جەماهیری شۆرەویە پەیمانی ڤەرشۆ بوو کە لە تەقابل لەگەڵ ئەو پەیمانە دروست بوو لە واشنگتۆن کە سەرەتاوە 10 عضوی بوو تا 2018 28 عضو بووە بە پێوەستنی مەقدونیۆ و وڵاتێکی مۆنتێنێگرۆ بوو بە 30 عضو. لە حاڵی حاضرە 30 عضوە. پەیمانێکە کە پێم وایە لە 14 مادە تەشکیل بووە کە مادەی 5 زۆر مهمە. ئەو پەیمانە مادەی 5 بەحسیەوە کاکە هەر کەسێک عضوی ئەم پەیمانە بیانێ عضوی ناتۆ بێ، ئەگەر تهدید کرا تهدیدی بەتایبەت نظامی کرا مابەقی وڵاتەکان تر ئیسە چه وڵاتێک بێت چەند وڵات بێت تهدید کران مابەقی وڵاتەکان تر دفاعکەن لەو وڵاتەیە وڵاتانە کە هەڕەشە کراوە سەریایە ئەگەر حملەیەکی نظامی بکرێتە سەری. کە ئوکراین قرار بوو داوا بکە پێ خۆش بوو بەم پەیمانە ملحق بێت، بەڵام خۆ رووسیە مخالف بوو بە ئەو کەمەربەندە کە 30 ساڵ لەمە بەردۆری رووسیە بە خاطر ئەوەی کە کۆمۆنیزم نەچێتە دەرەوە لە رووسیە کەمەربەندێک دروست کرا دۆر تا دۆری رووسیە. ئیسا ئەو کەمەربەندە بەرعکس بە
دژی خودی شخصی پوتین لەلایەن زەلهێزەکانەوە خەریکە درۆسەکریەکە فەنلاند و رووسیا هاومەرزن و سوئێد پشتیسەری فەنلاندەوە سەدها کیلومتر لە مەرزی رووسیا ملحق بوون بە ناتۆ. ئێمە خۆمانە زانین کە ئەروواکە هاوڕێیاکۆی ئیشارەی پێکرد لە ئەردۆغان مخالف بوو بۆ ئەوەی کە فەنلاند و سوئێد بەم پەیمانە ملحق بن، بەڵام دیارە کە ئێستا هەردوو وڵاتەکە سوئێد وە نیشانەدا کە شتێکی زۆری یانێ خواستەکانی ئەردۆغانی قبول نەکردووە کە ئەم خواستانە یانێ دەستاوەرد بووە بووی و لە تەرەفی مقابڵی چا ئەردۆغان وان نیشانەدا کە من بۆیە لە حەقی بە تۆ ئیستفادەم نەکردووە و موافقەتم کردووە کە فەنلاند و سوئێد بن بە عوزبی ناتۆ شتایەکی باشم بەدەستهێناوە. نازانم ئێوە ئیشارەکەن بەوەی کە ئەردۆغان داواکاری چی بوو لەی ڕاستەکەی تۆ باسی مێژووی ناتۆت کرد، پێم خۆش بوو ئەوەی کە باست کرد. لە هەر حاڵ لە دەورانێک کە ڕقابەتی بینی بلوکی شەرق و غەرب هەبوو لە دەورانی شەڕۆی سابق، ئەمان هاوپەیمانیەکیان لەژێر ناوی درۆینە وەکو هەموو درۆکانی سیستمی سەرمایه‌داری کە لە ڕێگای میدیاکان و لە ڕێگای تیۆریسیەنەکانی خۆیان تەحویلی کۆمەلگای بەشەریە دەن، ئەوش بە ناوی هاوپەیمانی لەگەڵ دنیایەکی خەتەرناک کە ئێمە پێویستە لە دووری یەک بین، نیرۆهای مەسەلحی هاوبەش فێک بێنین، ستاری فەرماندەیی هاوبەش فێک بێنین کە ئەگەر دانەیەک لە وڵاتەکانمان مەوردی هێرش قەراری گردیا تووشی خەتەرێکی جدی نظامی بوو، ئەوە هاوپەیمانانە هەمویان بە خاکی خۆی بزان و دفاعی لێ بکەن. پێشتەوە ئەوە بڵێم کە ئیتفاقەن ئەوەی کە هەڵگرسێنەری شەڕە، ئەوەی خەتەرناکە بۆ دنیا، ئەوەی کە ئێستا بووەتە ویروسی کۆمەلگای بەشەری و هەر ڕۆژە باعثی ئاوارەی و ماڵوێرانی و شەڕ و کوشتار و کوشتاری ژنان و مناڵی بێگوناحە، هەر ئەو ئێستا شەڕی کە ئێستا لە ئۆکراینە هەیە، هەر ئەو شەڕی کە تورکیا ئێستا وەکو یەکێک لە ئەندامانی ناتۆ بە هێرشکردنە سەر قەندیل و کوردستانی باشوورەکە، هەمووی هۆکارەکانی اتفاقن خودی ئەو سەرکردانن کە ئێستا لە هاوپەیمانی ئەتلانتیکی شمالیان ناتۆیان، ئەوان خۆیان هۆکاری شەڕ و ماڵوێرانین، ئەوان هۆکاری بەدبەختین، ئەوان هۆکاری وێرانبوونی ژێرخانی ئابووری زۆربەی وڵاتانی بەتایبەت وڵاتانی جیهانی سێوەمن. بەزەوە ئیدعایەکی زۆر درۆینەیە کە ئەوان لە دەوری کۆبوونەتەوە لە دەوری خەتەراتێک کە احتمالەوان تێتکە ئەوان خۆیان گەورەترین خەتەرن بۆ کۆمەلگای بەشەری لە ئاسی دنیا، ئەوانەی کە لە ڕاستیەوەیان. لە هەر حاڵ شەڕێک لە ئۆکراین دامەزرا کە هەر نەخشی ناتۆی تیابوو لە ڕقابەت لەگەڵ رووسیەیە، شەڕی سەرانی هاوپەیمانی ناتۆی تیابوو و لێوێ مەجموعەیەک تەبلیغاتیان وەڕێ خست کە گوایە رووسیا ئەوێت هەڕەشە بکات بۆ سەر وڵاتانی هاوسنوور لەگە خۆیان. فەنلاند نیگەران بوو، چون فەنلاند نزیک 1300 کیلومتر مەرزی هاوبەشیە لەگە رووسیا. سوئێد بەشێک لە نیگەرانیەکەی هێرشکردنە سەر رووسیا بوو بۆ ئەوە. لە هەر حاڵ ئەمە لە ئاسی دەوڵەتانە بوو، لە ئاسی خەڵکینا ئەو کۆمەلگایە هاوڕا نەبوون، هاونەزەر نەبوون لەگەڵەوە بۆ چوونە. ئەوان لە مێدیاکانی خۆیان توانیان نەزەری تعدادێک یا تعدادێک نزیک لە نیوەش، بەڵام ئەکسەریەت نەبوون بەدەست پێێنن کە ئێمە بچینە ناتۆ و حفاظە لە گیان و ماڵی خۆمان. ئەمە لەگەڵ مخالفەتی دەوڵەتی تورکیا بەراورۆ بوو. دەوڵەتی تورکیا بە قەولی کوردەواری خۆمان ویستی نان و پیازی پێوە بووە، خواستەکانی خۆی لێرەیە بەرجەستە بکاتەوە لەم بە فرسەتی زانی. هاتووتی باشە من مخالفە دەکەم، بەڵام بە شەرتێک موافقەت دەکەم کە دەوڵەتی سوئێد و فنلاند ئەوڵەن ئەو محاسرە اقتصادی کە ساڵی 2008 لە کاتی شەڕی تورکیا لەگەڵ ڕۆژاوای کوردستان و هێرشی کردە سەر کۆبانی ئەوە هیمکات لەغوو بکاتەوە ئەو محاسرە تەسلیحاتیە، ئەو تەحریمە تەسلیحاتیە و معاملەی تەسلیحاتی لەگەڵ تورکیا دەست پێ بکەنەوە وڵاتە. دوو کە هەدەفی ئەسڵی تورکیە کە لەوە تاقیبیەکات ئەوەیە کە چیتر ئەم وڵاتانە پشتیوانی لە خەڵکی کوردستان و بزوتنەوەی خەڵکی کوردستان بەتایبەت لە ڕۆژاوا یا پەکەکەیە یەپەگە ئەوانە نەکەن و ئەمە مەرجع ئەمە لە یادداشتی تەفاهمێکە لە نێوان خۆیانە کێشیان لەسەر بوو، بەڵام لەم چەند ڕۆژی ڕابردووە تەفاهمیان لەسەرەوە کرد و
تورکیا دەوخواستەی خۆی سەرکەوتوو بوو وەتوانی تەحمیلیکە مەسەلە دای چی هاوڕەکانی ئەم یادداشتی تەفاهمە ئێلزاماوە نییە ئەبێ بێت بە قەرارداد فعلەن خۆ تا ئەیسە سێشەمە ئەچن ئەو پرۆتۆکۆلی ئێلحاقی بۆ ڕسمەن بۆ ئەوەی کە بۆ ناتۆ تەئیدی کەنیانە سێشەمەیە قەرارە لە بروکسێل بێکە مادرید بوو تەزاوراتێکی زۆریش کرا لە مادرید و زۆربەی وڵاتەکان تریش کە بەرئەلێ ناتۆ شعاریان داوانە خۆیان تێرۆریستی ناتۆ یا گشتمان بەیەکەوە بۆ سڵحێکی جەهانیوەوە بەڵام ئەمە فعلەن تا ئێستا هەر بە قۆڵی خۆتان تەفاهم نامەست یانە دۆڵەتی سوئێد ئێلزام نییە کە ئەو خواستەکانی ئەردۆغان قبولکان نەبووە بە قەرارداد هێشتا هەوڕەکانی مەسەلە داین چیە بارە لەبارەی حقوقی و ئیلزاماور نیە ژرا بکرێت بەڵام مەسەلە کولی دۆسایەتی ئەم وڵاتانەیە لەگەڵ بزوتنەوە ڕەوا و بەرحەقە و ئینسانیەکان لە ئاسی دنیاە هیچ کات پایە و ئەساسی واقعی نەبووە زانی چۆن لانیکەم بڵێم کۆمەڵەی پێ سورپرایز نەبوو ئێمە وەک جەرایانی وەک بۆچوونی خۆمان هیچ کات متەوەهم نەبووین کە خەڵکی کوردستان و بزوتنەوەی ڕەوای خەڵکی کوردستان دۆستێکی واقعی و ئیستراتیژیکی لە ئاستی وڵاتانی سەرمایه‌داری هەیە هیچ کات کۆمەڵە ئێمە و مانان دڵخۆش بەوە نەبووین کە ئێستا ئەگەر دەوڵەتی سوئێد پشتمان تێبکە یا دەوڵەتی فنلاند پشتی تێبکە ئێمە عەکسالعەمەلمان چی بێ ئەمە هیچ کات پێمان وان نەبووە کە بە قەولی ڕفیقێکمان لەم ماوە نووسی بووی کوردەکان بێجگە لە شاخ هیچ دۆستێکی تریان نەبووە ئەمە قسەیەکی مێژوویە لە ناو بزوتنەوەی خەڵکی کوردستانە خەڵکی کوردستان بێجگە لە کێوەکان هاوڕێیەکی تریان نەبووە تا ئێستا لە دەستی بدەن هیچ کات دەوڵەتانی سەرمایه‌داری چ لەو سیمادرۆیانەی کە بە مەسلحەت لە پێناو قازانج و مەساڵحی اقتصادی خۆیان لە باشووری کوردستان یا تەنانەت لە ڕۆژاواش ئەگەر لە مەقتەعە کاتوانیویانە پشتیوانی بکەن لە خەڵک یاک و بە شێوەی مەقتەعی و کاتی بووە یا مەساڵحی اقتصادی عمدەیان لێ ئێمە خەڵکی کوردستان و بزوتنەوەکەی هیچ کات دۆستێکی ئیستراتیژیکی واقعی کە متعهد بێت بە پێ هاوپەیمانی کە متعهد بێت بە قەول و قەرارەکانی خو نەی بووە تا ئێستا لە دەستی بدا یانێ دەرئەمەڵ ئەفوکن چه سوئێد عضوی ناتۆ بێ چه نەبێت چه مابەقی وڵاتەکان تا هیچ فەرقێک بە حاڵی خەڵکی هەژار و فەقیر ناکە سوئێد دوای وڵاتی ئاڵمان گۆرەترین و گۆرەترین کشوەرێکە کە سلاح دروستەکاوە مۆدێرنترین سلاحەکانیش دروستەکە دوای وڵاتی ئاڵمان بۆیە ئەردۆغان هەروواکە ئیشارەتان کرد قبولی کردووە نەوە ئەو کەسانێکە کە ئەس جملە تەشکیلاتی ئێمە ئەوە ئەس جملە تەبقەی کرێکاروە خەڵکی هەژاری فەقیر کە زدی جەنگن بەرئەلەیە جەنگ شعارەدەن یا ئیسە ئاکسیۆنێک بەرپاکەن یا هەر کەسێکە بەرئەلەیە جەنگینەکە شعارە داوە خەریکە فعالیەتەکە تەنیا وڵاتەکان نین تەنیا بە فەرزیسە بێژی ناتۆ کە بە پێوەستنی ئەم دوو وڵاتە بێ بە 32 عضوی هەیە ئەوانە نین بەڵکو ئێمە بێ نۆکی حملەمان ڕوو بە وڵاتانێک بێ کە سلاح دروستەکەن ڕوو بە وڵاتانێک بێ کە کارخانەی سلاحیان هەیە بەعام کە ئیسە کشوەری سوئێد یا وڵاتی سوئێد دووەمین وڵاتێکە کە مۆدێرنترین سلاحەکان دروستەکە ئەڵبە دوای وڵاتی ئاڵمان بۆیە بۆ خەڵکی هەژار و فەقیر هیچ فەرقێک ناکە ئەوان عضوی ناتۆ بن نەبن یا هیچ تەئسیرێکی نییە بۆەوە بەڵێ باسی لە مشخصەن لە تەشکیلاتی خۆمان کرد ئێمە هیچ کات متەوەهم نەبووین بە هیچ دۆسایەتیەک چ لەگەڵ وڵاتانی داگیرکەری کوردستان چ لەگەڵ دەرەوەی خۆمان کێشە هەبووە لە لێوان ئەوەی کە لایەنهایەکی سیاسی بوون کە جارجار متەوەهم بوون بە دەخاڵەتکردنی زلهێزێک لە دەرەوەی وڵات لە ئەمریکایە لە هەر شوێنێکی تر متەوەهم بوون دڵخۆش بوون کە ئەمە هاوپەیمانن بەڵام لە ڕاستیە خەڵکی کوردستان و بزوتنەوە ڕەواکەی هیچ کار لە ناو وڵاتانی سەرمایه‌داریە دۆستی نەبووە ئەم بزوتنەوەیە بێت دۆستانی خۆی لە ناو سەر شەقام لە ناو بزوتنەوە چەپ و ڕادیکاڵەکان لە ناو بزوتنەوەی تەنانەت محیتی زیست لە ناو ئەمانەیە ئەبێ
لە ڕۆژاوا کەم نەبوون و کۆمونیستانەی کە لە وڵاتانی غەربیەوە هاتن لەوێ مقاومەتیان کردو گیانیشان لە دەستدا پشتیوانی بزوتنەوەی ڕەوای خەڵکی کوردستان لە ناو دڵی جوڵانەوەی کرێکاریایە ناو دڵی جوڵانەوەی ژنانە لە ناو دڵی هەموو جوڵانەوەی ئینسان دۆست و کۆمەڵایەتیەکانە لە ئاسی دنیاە بۆ یەکە دەوڵەتانی ئەوان سیستمهای دەوڵەتانی ناو بەحساب پشتیوانی سیستمی سەرمایه‌داری هیچ کات دۆستی ئێمە نەبوون بۆیە بەمەش داناشڵەکەن بەڵام لە هەر حاڵ جێی خۆیەتی کە هەموو خەڵکی دنیا هەموو خەڵکی ئینسان دۆست و ئازادی خوازی دنیا کە ئێستا بەتایبەت لە ڕۆژاوا بینن دەسەڵاتێک دروست بۆ دیموکراتیکە مافی ژنی تیا پارێزرێ محیتی زیستیە مهم و گرنگ و ئەهمیەتی پێدرێ دەسەڵاتێکی فاشیستی وەک تورکیا ئەم تۆزە دەسەڵاتە دیموکراتیکەی بۆ غێرە قابلی قبوڵە بۆی تەحمل ناکرێت حتا وڵاتانی دەوروبەریش وە بە شدت خەریکە هێرشە کاتە سەری بۆمبارانیانەکات داگیر کاریەکات جێی خۆیەتی کە هەموو ئەفکاری ئازادی خواز و متەرەقی ئێستا لە ئاسی دنیا و بەتایبەت لە کوردستان ئەم هەڵوێستەی دەوڵەتی فنلاند و سوێد محکوم بکەن هاوڕێکۆ دەستاوەردی زۆری بووە بۆ ئەردۆغان ئەوەی کە هاشوهوشی کرد بەر لەوە من ئیجازە نادەم ئەلان دەوڵەتی ئەردۆغان 38% یعنی ئەردۆغان و حیزبەکەی 38% خەڵکی تورکیای لەگەڵە بەم کارە ئەتوانێت ڕێیەکی زیاتر بەدەستبێنێت یعنی ئاعتمادی خەڵکی تورکیا زیاتر بەدەستبێنێ وڵاتی تورکیا هەروە کە ئیشارەتان کرد زۆرێک لە ئاوایەکانی باشووری کوردستانی تۆپباران کردووە و سەر سنوورەکان وڵاتێکە زۆر دەڕەندەیە وڵاتێکە کە ئێمە بینیمان چۆن کوردەکان تێرۆرەکە چۆن کوردەکان تۆپبارانەکەوە هەموو هێزەکانی پێکاکا و یەپەگێ و هەموو ئەوانە چۆن تێرۆرەکەوە حتا دمیرتاشێکی خستە ناو زیندان حتا باتەوەجبەوەی کە ئەحزاب لەویە ئازادەوە دیمیرتاش پێم وایە 13% ڕێی هێنا بووە ببرە هاوکارانمان پەیامەتن کە کاتمان کەم ماوە یەک دوو پەیامان بۆ هاتووە منیش لە مەسنجێرە هاوڕێ سەلاحی کەماڵی و هاوڕێ ئەحمەدی سڵتانی ئیزهاری لوتفیان کردووە بۆ سولەیمانی ئەفوکە ئیزهاری لوتفیان کردووە بۆ بەنامەکە زۆر زۆر سپاس هاوڕێیان زۆر سپاس بینەرێکمان دوو پەیامی ناتووە پامێکی مربوط بە تەوەری ئێستانە بووە باسی لەوە کردووە کە گوایە لە بەرنامەی پێشومانە پرسیار لە کافریدونی نازری کراوە کە ئایا انقلابی داهات و انقلابی برسیەکانە ئەڵێ ئەم سوالە لە جێگەی خۆیان نییە ئەمە ئەدەبیاتی ناسیۆنالیستەکان یا چەپای ئیدۆلۆژیکە کە بەم انقلابە مبارزەی تەبەقاتی بە انقلابی برسیەکان قەڵەمداد ئەکات دوای ئەوە ئەڵێ لە توولی تاریخی کۆمەڵ و حیزبی کۆمۆنیست ئێران تەلاش کراوە تەبەقەی کاریگەر و خەڵکی زەحمەتکێش بە علمی مارکسیزم ئاشنا بن و بەم باوەڕەن کە تەبەقەی لە کاریگەر لە یەقی انقلابە انقلابی برسیەکان گەورەترین تەوهینە بە جوڵانەوەی کرێکاری و کۆمەڵ و حیزبی کۆمۆنیست ئێران ئەمە دەبیاتە ئەدەبیاتی کۆمەڵە نییە نازانم لە حاڵ چۆن وە پرسیار کراوە ئێستا کاتی تەوزیحدانمان نەماوە زۆر حتمما لەسەرەوە دوێن ئەم بینەرە خۆشەویستە هاوڕەکانی زۆر داوای لە بردنەکەم دووسێ پەیامی تریشی نردووە ئەڵێ داواکەین لە دەبرخانەی کۆمەڵە زیاتر کارشناسانە لە تەجاربی هەڵسوڕاوانی کرێکاری چ لە ناو و چ لە سەد هێرانە و چ لە خارج داوەتکەن و علمی و سیاسی لە مەوردی تەشەکولی سەراسەری قسە بکەن زۆر حتمما بەسەرچاو زۆر سپاس بۆم پەیامە بینەرێکی ترمان شیوای مۆفەقەتی کردومان توێتی ڕاستی هاوڕێیان ڕەوەندی سوسیالیستی تا چ حدێک بە تەوافق گەیشتوین لە سنەوە بەڵێ ئێمە ڕەوەندی سوسیالیستی و تەوافقاتی وانە هەمووی تەواو بوو ئێستا ئێمە ڕێکخراوەیەکمان هەیە بەناوی کۆمەڵە و پێکەوە لەگەڵ هاوڕێیانی پێشووی ڕەوتی سوسیالیستی لە یەک حیزب بەناوی کۆمەڵە حیزبی کۆمونیستەکان خەریکین فعالیەتەکەین زۆر سپاس بۆ بینەرانەی کە پەیامیان نرد کاتمان کەم ماوە 2 دقە من هەرەوەندە بڵێم کە دەوڵەتی تورکیا لە بوحرانایە لە ناوخۆ من دڵنیام ئەمە سەرکەوتنێکی گرنگ نابێ بۆ ئوردوغان و لە داهاتووە خۆڵی ئەم چونکە بزوتنەوەی ڕزگاری خوازی و ئازادی خوازی و متەرەقی لە ناو تورکیا ڕوو لەگەشەیە هەڕۆ شاهدی اعتراضاتین و ئەمەش وەک فریوکاری وەک سناریۆیەک لەلایەن ئەردوغان و چاوی لێکرێ
تەنانەت ئەفکاری عمومی لە ناو خودی تورکیەشە لەگەڵ ئەمەیان نابن. هاوڕەکانی زۆر سپاس. یەک دقیقە وەختمان ماوە هاوڕێیان، ئەمە بەرنامەی زیندووە، بەرنامەی ئێوەیە. ئێمە بەرنامەمانە داناوە کە ئێوە لەگەڵ ئێمە و لە تەریقی ئێمەوە تەک بینەرانی ئێمە تەماس بگرن، قسە و بەحس بکەن، پەیام بنێرن. بەرنامەیەک نییە کە ئێمە زۆر بەرنامەمان هەیە لە تووری هەفتەیە کە کارشناس داوەتەکەین و کارشناسانە قسە و بەحستان بۆکەن. بەرنامەی زیندوو بەرنامە ئێوەیە، ئێوە ئەبێ کارشناس بن و لەم بەرنامەدا ئیزهاری نەزەرکەن. زۆر سپاس. بەڵێ منیش موافقم. ئەمە کەناڵ تایبەت بۆ لێدوانی ئێمە و بینەرانە، بۆیە کە ئێمە هەوڵە دەین مەگەر لە پێویستە کە کەسێک بێنین لێرە مستەحبەی لەگەڵ پێم بۆ دەوڵەمەندکردنی تەوەرەکە. زۆر خۆشحاڵ بووین لەگەڵتان بووین، زۆر خۆشحاڵتر بووین کە ئێوەش بەشداری بەرنامەکەمان بوون و پەیامتان بۆ ناردین. وێڕای هاوڕێکانی، ئارەزووی شادی و کامرانیمان هەیە بۆتان. تا جمعەی داهاتوو بەرنامەیەکی دراوێش بژین بە کامرانی. ماڵاوە. تصور کن اگه حتی تصور کردنش سخته، جهانی که هر انسانی تو اون خوشبخته، جهانی که تو اون پول و نژاد و قدرت ارزش نیست، جواب همصدایی ها پلیس ضد شورش نیست، نه بمب هسته‌ای داره، نه بمب افکن، نه خمپاره، دیگه هیچ بچه‌ای پاشو روی مین جا نمیذاره، همه آزادن، همه بی دردن، تو روزنامه نمیخونی نهنگا خودکشی کردن.